بەیانی ئێوە باش بێت سلااوان لێ بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ باش بێت هەمیشە تەندروست باش بن ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن پێشەوەی بچمە ناوڕۆکی دۆمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ سێیدا ڕۆژێکی مێژوویی کە یادی هەواڵ سەرۆک مامجەلال یادی کۆچی دوای هەواڵ سەرۆک مامجەلال کە 7 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەم یادە مەزنە کە هەمیشە هەواڵ مامجەلال وەک شکۆینەتەوەیەک ئەمێنێتەوە ڕۆحی شاد و ئارام بێت بێگومان تەواوی مەراسیمەکەی ئەم ڕۆژ کە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەمڕۆ ئێمە بۆ سێم ڕۆژی دۆمین فستیڤاڵی نێودەوڵەتی عێراقی نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ چێژ لێنان لەگەڵ چانە بەردەوام ئەبین دیارە ئەوەی کە هەیە پێشتر ئاماژەمان پێ کردووە ئەم فستیڤاڵە نێودەوڵەتیە کاریگەریکی زۆر باشی ئەبێت بۆ ئەوەی کە لایەنی کللتوری نەتەوە جیاوازەکان زیاتر بێک ئاشنا ئەکات لە ڕووی خواردنەوە و لە هەمان کاتە لە ڕوویلایەنی گەشت و گوزار و هەم کەرتی ئابووری و ژێرخانی ئابووری وڵاتیش گرنگی و بایەخ و تایبەتمەندێکی زۆری هەیە ئەوەی کە لە دیمەنەکانە ئەیبینن و ڕۆژانی پێشوش ئاماژەمان پێ کردووە دیارە بە جێی سەرسوڕمانەوە یاخود بەجێی تێرامانەوە نزیکەی 200 شێف کە لە 35 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردووە ئەیانەوێت کێبڕکێ و هەماهەنگیەکانی خۆیان بۆ بوارەکەی خۆیان ئەزمون و سەلیقەی خۆیان بۆ بوارەکەی خۆیان زیاتر دەربخەن هەر بۆیە لەم نێوەندەیە شێفەکان بە باشترین شێواز خۆیان ئامادە ئەکەن لە دروستکردن و ئامادەکردنی خواردنەکانە بۆ ئەوی لە چالنجی کێبڕکەی خواردنەکانە نمرەیەکی باش بەدەست بێنن جا بۆ ئەوی بۆ ئەم ڕۆژ باسی ئامادەکاریەکان بکەین بۆ دۆمین فستیڤاڵی عێراقی نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستان بۆ چێژ لێنان ئەگەر هاوکارم بێتەوە لای من ئەچینە لای زۆر بەڕێز شێف ئەنمار کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی دۆمین فستیڤاڵ لەگەڵمان نابێت شێف ئەنمار سلااوت لێبێت ئەم کاتت باش بێت با هەر لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کارەکان چۆن بەڕێوە دەچێت ئەو کاتان باش بەیانی باش سپاسان دەکەم بەڕاستی خەبخۆری بەرنامەیە زوو سپێنی تەنسیقات و ئەوە زۆر مهمە بەڕاستی چونکە ئەو سوورە جوان ئەگەر لە شاشەی جوان دەرنەچی ئەو زە فکرەکە ناگاتی خەڵک و میوان و کەسایەتی بەپرسی ئەوەی شەی ئەو سێم ڕۆژە زۆر بە باشی ڕۆیشتە الحەمدولله یعنی لەخوا بە زیاتیش کەم و کورتیمانە شێفەکانی ئەم ساڵ زۆر باشتر بوون لەخوا بە زیاد بیمە ئەو هەست پێ دەکەم ئێمە لە داهاتووی شتێکی زۆر باش ئەکە چونکە تا شتێک سابت کرایە کە ئەمە ئەتوانن بە هەر کاتێک هەر وەختەچی مجموعەی شێفێتوانی تەخریجکە بە زووترین کات و بەبێ مشکلەی ئەوە زۆر میمەکە ئێمە نەزڕەکی باشە خاستن شێفەکانی کوردستان و عێراق فکرەی وەردەگرن چونکە ئەو ناوی فستیڤاڵی فکرەی وەرگرتنە گۆڕانکاری لە بینی ئەتباقی خۆیانە لە سندوقی دیان لە دەرەوە چونکە پێدەرین سندوقی ڕەش کاتە تو کە سندوق ڕەش نەزانی و لە دەری سندوقەکە بێ دەری کاتە ئەتوانێت و تەنسیقی خواردنی جیاواز بکەیت لەخوا زیادوی ئێمە نسخەی فستیڤاڵی عێراق و کوردستان نێودەوڵەتیە ئەم ساڵی زۆر بە باشی ڕۆژتیە لەخوا زیادوی کەواتە تاوکو کاتژمێرەکانی ئێوارە شێفەکان با بڵێن هەر جارەی ژمارێک لە شێفەکان دێنە ئێرە بۆی ئامادەکاریکی زۆر باش بکەن بۆ تەواوی خواردنەکان و چالاکیەکانی ترچی ئەبێت بخۆی قانونێک هەیە بوو هەرکەس و وەختی خۆی هەیە ئێمە کە وەختی دادەن 45 دقەی دەبی ڕێزی ئەو کاتەی بگری چونکە ئەو کاتەی زۆر مهمە لەوەی کە تو بە خلالی 45 دقه 43 دقه دەبی تەوابی لەبەرەوەی شێفەکانی ئەم ساڵ زۆر لە وەقت زۆر باش بوونەوە خۆیان ئامادە دەکەن و ئەگەڕێنەوە لە لای ئیمە و لە دوای دێن لە ناو ستۆدیۆ ئەدووە مەجموعەی یارمەتی دادوەر مەجموعەی دادوەرەکان لێرەیە تعلیماتی ئاخریان دەنێ و داخڵی مسابقەکە دەکەن زۆر سپاس جا ئەوەی کە هەیە ئێستا شێفەکان سەرقاڵی ئامادەکاریم پێم خۆشە شێف شلێر وەرگرم وەکو لیژنەی داوەرەکان کە ئێستا لە کاتی ئامادەکردنی خواردنەکان کە شێفەکان ئامادەیەکان شێف شلێر پێم بڵێ وەکو لیژنەی داوەرەکان لە ئێستا دەستپێکی ئامادەکردن دروستکردنی خواردنەکانە لەلایەن شێفەکانەوە تێبینی چیە لە سەریان؟
بەخۆی زۆر بەباشی بەڕێوە دەچی بەجددی هەمویان بەیانی زوو لێرە حازرن ناوەکان دەخیندرێتەوە لەسەر ستیت ئامادە دەبن ئێمەش هاوکارین لەگەڵیان وەکو تەبەقە وەکۆیکە تشتێکیان پێویست بیتن هاوکاریان دەبین لێرانە پیشەکە بەباشی دەڕال حەملای لە ماوەی ئەو 45 خولەکەی کە بۆ هەریەک لە شێفەکان دیاری کراوە ئەتوانم بە باشترین شێواز ئەوەی کە ئێوە تێبینیتان کردو لە ماوەی ڕۆژی پێشووترە بە باشی خواردنەکان ئامادەکەن تەبان بۆ فیستیڤالە گەورەیەی کە دووەم جارە پار لە هەولێر بۆ ئەو ساڵ لە سلەیمانی هەموو شێفەکانی کوردستان خۆیان ئامادە کردووە بۆ ئەو فیستیڤاڵی چەند جارێک لەگەڵیان دانیشتوینە تەبەقەمان لەگەڵ ئیش کردووە ئێستا زۆر باش بەڕێوە دەچێتن یانی تەبعاً بە 45 دقە دەبی بە دیزاین و خواردن و کوڵان هەموو ئامادە بێ بە ئومێدین ئێوەش لە ڕێگەی لیژنەکەی خۆتانەوە بتوانن نمرەکان بە شازێکی باش دابشکەن بەسەر شێفەکان ئەسپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت بەڵێ خۆشەویستان ئەوەی کە هەیە لە ئێستای ئامادەکارێکی باش ئەکرێت بۆ بەڕێوەچوونی دووەمین فستیڤاڵی عێراقی نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستان بۆ چێژلێنان لە شاری سلێمانی بیرمان نەچێت با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری سلێمانی و هەم ڕێکخراوی بەغداد بۆ پەرپێدانی خزمەتگوزاری گشتی و ماڵی شێفەکانی کوردستان و دووبارە بە سپۆنسەری میدیایی کورساتیش ئەم فستیڤاڵە ئەم مەهرەجانە گەورەی لە شاری سلێمانی ڕێکخراوە بە ئومێدین ئەم جۆرە فستیڤاڵانە بایەخی زیاتری پێ بدرێت لەبەر ئەوەی لە چەند لایەنێکەوە کاریگەری زۆر باش هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ لێک نزیک بوونەوەی تەواوی شێفەکانیش چ لە ئاستی کوردستان هەم لەسەر ئاستی عێراق و تەواوی جیانیش زیاتر بەیەکەوە ئەبەستێت و کەرتی ئابووریش زیاتر بەرەو پێشەچێت ئەچینەوە بۆ ستۆدیۆ ئەگەڕینەوە بۆ ستۆدیۆ وەلای هاوکارانم فەرمۆن